ئەمە وەک پەیمانگای فام بەشداریمان کردە لە فستیڤاڵی ساڵانەی ڕانیا بە چەندین پرۆژەوە هەر لە پرۆژەی زانستی کۆمپیوتەر و فیزیایی و چەندین پرۆژە و چالاکی ترەوە بەشداریمان کردووە. یەکێک لەو پرۆژانە پرۆژەکەی منە کە دروستم کردووە یاری سنەیگەیمە. ئەم یاریە یاریکی ڕەسەنی کۆنا کە جیلی ئاڵتونی هەر کەسێک کە بەکارهێنەری موبایل و بێت ئەم جۆرە یاری کردووە و چەندین پێداویستیشمان پێویستە بۆ دروستکردنی ئەوە وەکو ئەمە بە بەرنامەی ئاردینیۆ کردومانە بە زمانی C++. و هەروەها ئێمە لێرەدا دوگمەی بەتنمان هەیە بۆ جوڵەپێکردنی مارەکەیە و هەروەها ئەمە بردمان هەیە لەگەڵ چێبڵمان هەیە و بۆ کردنی یاریەکە مەشاشەیەکمان هەیە کە لە لید پێکاتوە لیدەکان هەشت بەهشتن هەروەکو یاریەکە خۆی اینجا لیدەکانیشمان 6 دانە لیدیشمان لێ بەکارهێناوە. فێرکاری فام هەستان بە دوتکن موبایل ئەپلیکیشن بۆ یەکێکە لە سیستەمی عقارات و کشان لە جیایەسەکە ڕێگە بە بەکارهێنەر دەدات کە بە ئاسانترشەوە شوێنەکانی ڕانێت ناوچەکانی سەر بەڕانێ دۆزێتەوە. ئەپلیکیشنی دووەممان پلیتێ لە سیستەمێکی عقارات کە پێک دەدا هەموو شارەکانی کوردستان تێدا هەموو جۆرە موڵکێک کە ئەوەی کە ڕەبتە بەزێەوە هەموو موڵکەکانی تێدا بە ئاسانترشەوە هەر کەسێک بیرێت فرۆشتن بێکڕین بێت فرۆشتنی خێرا بە پێدان بێت دەتوانێت لەو ئەپلیکیشنی ئەمەدا بەدەستی بێنێت. ئەپلیکیشنەکەمان ئاسانترین ڕێگایەک بۆ ئەوەی کەسێک بتوانێت خانوێک موڵکێک عقاراتێک هەر پرۆژەیە کە بیێت بەدەستی بێنێت یاخود بیفرۆشێت یاخود بەکری بدات و بەشی فرۆشتنی خێراشی تێدایە. فام هەڵبژاردەی ئەو کەسانەی بە باشترین نەبێت ڕازی نین.